ئەم شتانە کێشیان ئەوەیە بە پڕی ڕۆشتن بە خاڵی هاتوونەتەوە. ئێمە تا ئێستا زەرری 2 ملیۆن دلار بەر کەناڵی زووم کەوتووە. موچە نییە بەڕاستی پێت بڵم، ئەوە نیە بڵم مانگی دواکەوتەوە 2 مانگ، ساڵێکە موچەیان وەرنەگرتووە کارمەندانی زووم. شەوی ڕووداوەکەش ئەگەر میدیا لەسەر تەختێکردنی ئەو ڕووداوە دابخرێ ئەبە هەموو میدیاکان دابخەن زووم نەبێ. ئەمە ئۆفیسی کەناڵی زوومە دوای ساڵێک لە ڕووداوەکانی 22 ئاب هێشتا ئەم دەرگایە بە شکای ماوەتەوە و ئەم ئۆفیسەش کە ئۆفیسی کەناڵی زوومە بە چۆڵ و هۆڵی و ماوەتەوە و ئاوا بەجێ هێڵراوە. ساڵێک بەسەر ڕووداوەکانی لە زادا تێدەپەڕێت، بەڵام هێشتا کەناڵی زووم بەم شێوازەی ئێستا بە هەڵپڕژاوی ئۆفیسەکەی ماوەتەوە. لێرە کاکە من محمودی لێ بەڕێوەبەری کەناڵی زووم کاکە مستڵاو لێ بێم کاتەوە باش. هێشتا ئەم ئۆفیسە ئەوە بە هەڵپڕژاویە بینین وە کەرچێکە تا ئێستا کەناڵی زووم دەستی نەکردێتەوە بەکار. سوپاسانەکەم بەخێر بن. گوێم لێت بوو باسی لالەزارت کرد کە هاتیتە ژوورەوە. بەڕاستی نەئەبوو کەناڵی زووم تێکەڵ بەو کێشە سیاسی بکرێت. هیچ هۆکارێک نییە کە تێکەڵ بکرێت. ئەگەر بیانوەکە ئەوێ ئەمە میدیایەکە و کاگلاور بەشێک لە فەندەکەی کردووە، ئەمەش هیچ شتێک نییە ڕێکت پێ وا بکەی. شەوی ڕووداوەکەش ئەگەر میدیا لەسەر تەختێکردنی ئەو ڕووداوە دابخرێ ئەبە هەموو میدیاکان دابخەن زووم نەبێ. چونکە یەک ڤیدیۆ، یەک پەیام، یەک هەواڵمان نییە هەندان بۆ تون و دیژی. ئەمەی کە باسێکی بۆ ئاوایە بەڕاستی بێبەڵێ نییە. ئەزانی کاکە دیلان بڕیار بوو مانگی یەکەمی ڕووداوەکان، یعنی ئێمە ماگزیمام ئەبوایە لە مانگی نۆیە، ینی کۆتایی مانگی نۆ زووم ئۆفیسەکەمان وەرگرتایەتەوە، هەموو کەلوپەلەکەمان وەرگرتایەتەوە بە مەزبووتی. ئەو ئۆفیسی کە لای ئوتێل لالەزارەوە ئەمە بەڵێنی کاقوبادە. من لێرە ئەڵم هیچ نابەڵێنەکانی خۆتان جێبەجێ بکەن. کێمە دانیشتێکمان کردبوو دەبوت لە ماوەی مانگێکە شتەکان ڕادەسی زووم کرێتەوە، بەڵام بەداخەوە ئەمە ئەم شتەشکاوانە ڕادەسی زووم کراوەتەوە. ئێمە تا ئێستاش چاوەڕێ جێبەجێکردنی ئەو بەڵێنێ. بەشە شتانە کێشەیان چییە کە ڕادستان کراوەتەوە؟ ئەم شتانە کێشیان ئەوەیە بە پڕی ڕۆشتن بە خاڵی هاتوونەتەوە. چۆن؟ کەیسێک ئەبینی ئاوا ئەو هەردەکەیتیان نەماوە. ئەزانی ئەمە هەموو کێبڵەکانیان قرتانووە. نیەتەکەەوە نەبوت بدەنەوە تۆ ئیش بکەی. نیەتەکەەوە بووە وەکو کەیس، وەکو ناو ئەیبن، وەکو ناو بۆ تێنەوە بەس ناوی کەیسەکە نییە. ئێمە تەخمینی خۆمان هەیە، هەتا ئێسش شتە گران باغاکانمان بۆ نەگەڕاوەتەوە. کەناڵی زووم تا ئەم دەقیقە زەرەکان چەندێک بوون ئەوەی کە بە دیاری کراوی تاسە زەرری چەند بەرەم کەناڵە کەوتووە؟ ئێمە تا ئێستا زەرری 2 ملیۆن دلار بەر کەناڵی زووم کەوتووە. هەر ئەشیان نییە، هەر کامێرە و لایتین و کۆمپیوتەر و ئەوانە نییە. ئێمە لەوێ بەشی ژمێریاری خۆمان گواست بۆ ئەوێ لەوێ نزیکەی 80 ملیۆن دینار کە پارەی کارمەندەکانی زووم بووە براوە. یعنی ئێمە جگە لە ئەشیا ئەو شتانشمان براوە. ئەجا کەیسی زووم جیاوازە کاکە دیلان. بۆ میدیا هەیە داخرێ، میدیا هەیە هجووم مەکرێتە سەری، میدیا هەیە ئەزانانی ئێمە سێشتمان بەرامە کراوە، هێرش کراوەتە سەما، هێرشی چەکداری دایان خستووە، تاڵانیشان کردەوە، 3 ئاکت کراوە، 3 شت. میدیا هەیە چی دایەخی؟ ئێمە هەرچیشمان بەرامبەر کراوە. باشە تۆ باسی و کردوتە لاهوری شەکجەنجی بەشێک لە فەندی ئەم میدیای دابی نەکرد. ئەی بەشەکانی دیکەی ئەم میدیای لەکوێوە هەو وەنە زیانی 2 ملیۆن دلار ئەم پارێ زۆر زەبەلاحە. کەناڵی وەکو زووم ئەگەر بەشێکی ئەو دابینێکەوێتی لەکوێوە هاتووە. ئەزانی زووم ئەوەی لە ناویان نەبێت نەیزانیوە چۆن تەسیس بووە. ئێمە کەناڵێکی دروستکراو نەبووین بچین ئیشی تیا بکەین. ئێمە لە کۆمپیوتەرێکەوە ستێپ بای ستێپ زیامان کردووە. هەر لەبەر ئەمەیە تۆ لە 2022 ئەم مؤسسەیە دروستەکەی. ساڵی یەکەم 10 کۆمپیوتەر، دوایەکی بە 20، دوایەکی بە 30، دوایەکی بە 4، کامێرەی بە 40. وازە قسەکەم؟ ئێمە بجەیەکی تایبەتمان نەبوو زوومی پێ دروستکەین. لەوەی کە وەرمانگرتووە بە پێی ئیتفاقی خۆمان، بۆ نمونە ئەم مانگە توانیمانە لە 10 شتەکان دابێگەین لە 102. وازەحە بەمە ئەوانی بە 2 ساڵ ئەمەمان کردووە. ئەمەی کە بە جەناب تەڵم بەشێشی
لسطا 99.9 بەشێکە لەسەدا 10 هەر بەشێکە وازەحە ئەوەی مۆزوعەکە. ئەو کارمەندانی کە لە ئیوە کاریانە کرد زۆرینیان چوونەتە کەناڵەکانی دیکە لە شوێن دیکە کارەکەن هیچ کارمەندێک سا لێرە دامەکە ئێمە بڵێ ینی ڕۆحێتێکی زۆر جیاوازی میدیاکار کە لە زوم بینیمە کاکە دیلان تۆ خۆت زوومت بینی ئێستا ئێمە موچە نیە ئێستا لە زوومزانی ئێستاش داوا بکەمەوە کە خۆم داوان لێ ناکەم و هەمیان ڕۆحێتێکی زۆر جیاوازیان هەیە داوان لێ بکەم بە بەرامبەر کارەکەن دایان کەس ئامادەیە بەس وجدان و قبولی ناکات کارمەند ڕۆژنامەنووس بێ لە زووم داوام کاو پاری خواردنی پێ نەبێ پاری بانزینی پێ نەبێ نتوانانی موچەی بێتێ ئەوە ناکەین ئێستا لێرە کەمتر کارەکانمان کەمتر کرێتەوە لە ناو ئۆفیسا لەبەرەوەی موچە نییە بەڕاستی پێت بڵم ئەوە نیە بڵم مانگی دواکەوتۆ دوو مانگ ساڵێکە موچەیان وەرنەگرتو کارمەندانی زوم مانگی هەشتی پاریان وەرگرت نەخێر لەبەری ئێمە گو پێم وتی بەشێک لە پارەکەمان لەوێ بوو براوە ئەو چەند ڕۆژێکی کە کارمەندەکان داوامیان کردووە موچیان وەرنەگرتووە چۆن وەریگرین کاگە من ئەوم پێ بڵێ ئەو شەوە 20 مانگ لەسەر 22 مانگ لێرە چی ڕوویە کەی ئێرەتان چۆڵ کرد ئێمە ئەو شەوە کە ڕووداوەکە ڕوویا ئەم جوڵەڵمان هەست پێکرد و هەموو میدیایکی تر ئێمە جیاواز مامەڵەمان کرد لەگەڵ میدیاکانی ترە لەبەروی نەمانەویست ڕۆڵی هاندان ببینین چونکە ئەمانزانی ئەو دۆخی چەند خراپە بەرحاڵ تا درەنگ ئێمە تاوەکو 11:30 بەیانیش کارمەند لێرە بوو بەڵام ئیتر لە 11:30 بەیانی 22 مانگ بەڵێ واتە شەو ئێرتان چۆڵ نەکرێەوە نەخێر سابوت باسەکەم بەس ئێمە ژمارەکەمان کەم کردەوە شەو تا درنگانی تا سعات 3 دواتر تقریبا چەند کارمەندێک لێرە ما بە 5 دەسە ژمێدرا هەندێکی لە کارمەندەکان نەئەڕۆشتنەوە لێرە لە خۆدەزانی ئێرە کوێ ئێمە لە خوارەوە لە ناو پڕۆژەکە لە خوارەوە هەندێکی چوو بە ناو سیارەکان هەندێکی لە دەرەوە پیاسەیە کرد یعنی نێزانی چی بکازانی بەڵام نەئەڕۆشن زومیان جێ ناهێش وا بوو ئیتر بۆ دەمە بەیانەکەی هەندێک کارمەندی دڵسۆزی دیکە ویسیان بێنەوە ئیش بکەن ئێمە دامان نابوو حوتی بەیانی ئیش خۆمان بکەین حوتی بەیانی وتمان ئەچینەوە پرۆگرام شتەم و دەست پێکەین و کارمەند حازر بوو دوای شتێکی تر هاتی پێشەوە نانەڵا کارمەندەکان داخڵی ئێرە بن دۆخێکی ئەمنی تون گیرا بوو بە لێرە نانەڵا کارمەند بێتە ژوورە و ئەنجا بە دووسێ کارمەندیش نەئەکرا پێویستی بە نزیکی 20 کەسێکە بوو بۆیە نەمانتوانێت پرۆگرامەکان دەست پێ بکەین کە نەمانتوانی دۆخەکە تونترە بووە باشە کە تونندرە بوو هەر چەند کارمەندێک هە لێرە مابوو پێماوتو بن تەنانەت پێمانوتن هاتوچۆ کەم سنە خوارە وەرنەسەر بووی کە هاتن عزیێتان نێن دەرگاکانماندا نەخست بوو ئەم بینایە دامان خست بوو بە سەرۆمادا نەخست بوو توان بۆی گەر هاتن دەرگاکان نەشکێنن چکا مازانیین لە شەوە کە کاک محەممەد لەشاد دەستگیر کرا بوو لەگەڵ تیمەکەیە هەڕەشان کە وتیانی نەسەر زومیش ئێمە لە شەوە خۆماندا نەبوو بووی کە بێن بەڵام وتمان دیێن لەوانێ دایخەن شتێ بکەن نەک تەسەوریەوەم ناکرد داواکاری چی هەیە لە بەرپرسانی ئێرە کە چیتان بۆ بکەن ئەوێ ئێمە واقع بین لێرە ئەوەی دەسەڵاتی هەیە کاک باڤڵ کاک قوبادە نەکەسی تر لای ئەوانە حەقی ئێمە لای ئەوانە وە داوا لاوانەکەین ئێرە کە خۆیان ئەڵێن ئازادترین شاری عێراقا ئەبێم قسەی دەکەن جارێ ئاورێک لە زوم بنەوە شتانە ببینن دوای ئەوە باسی ئازادی بکەن لە سلێمانی هەلانی کەم لەبەری ئەوان باسی ئازادیەکەن لەم شارە ئەبێ کێشەی زوم حلکەن اینجا باسی ئازادیکەن کێشەی زوم چۆن حلەکەن ئەو ستۆدیۆ سەرشێمان بنەوە کەی خۆمانە دوو قەربی مادیمان بکەنەوە سێ هەموو ئەو زەرەر و زیانەی لێمان دراوە لە مادی لە تەکنیشی لە موچەی کامەدەکان بێ هەمومان بۆ بگەڕێنەوە ئەو کاتە ئەتوانن باسی ئازادیکن بەڵام زوم هەر ئەمێنێ کەیسی زوم شتێکە بەداخەوانی کاک دیلەن من زۆر نوێنەری وڵاتانە بینم قوسڵەکانە بینم هەندێک بە کۆبن و هەندێک بە ئیمێل هەندێک بەڕێگەی دیکەی ئۆنلاین ئەزانی ئەگەر پاشەکشێکە بێ لە ئازادی میدیا لە هەرێمی کوردستان زومی شێگەلەوە کارەکان ئەبێ باش لەوە تێبگەن تا ئەمڕۆ چارەسەریکەن زوم باشتر لە سبینێ زۆر سپاس بۆ پاڕێستان بەو هیوای بە زووترین کات قەرەبووی زوم کرێتەوە و پێشات ببینەوە بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون دوای ساڵێک لە داخستنی کەناڵی زوم هێشتا بەم شێوازەی کەی بینن ماوەتەوە بۆیە داوا لە بەرپرسان دەکرێت کە بێن بەدەم ئەم کەیسەوە ئەم کەناڵە بکەوێتەوە کار هاوشێوەی کەناڵەکانی دیکە پەخشی خۆی بکات.